بەخێر بێن بۆ ناوازەترین کاناڵی یوتیوبی فێرکاری مەمەد سەلاح. سلام دوستان عزیز، امیدوارم حالتون خوب باشه، سلامت باشین، سرحال باشین. سڵاوڕیانی عزیز، هیوادارم باش بن، حاڵتان باش بێت و سەڵامەت بن. لەوانەی بیستەمی فێربوونی زمانی فارسی لەگەڵتانم. دوای ماوەیەک دابڕان هاتمەوە خزمەتان. پێشەوەی بڕۆینە سەروانە تازەکە، هیوادارم بیرتان نەچێت سەبسکرایبی چەناڵەکە یوتیوب بکەن، وەروەها لە تێلێگرام لەگەڵمان بن، چونکە لە تێلێگرام هەموو ڕۆژێوانە دادەنێم و وشەی نوێ و پۆستی جوانی کوردی و فارسیش دادەنین و هەروەها لە هەمووی گرنگتر شێوازی دەربڕینی وشەکان بەدەنگ دادەنین. بێنە سەر وانەی بیستەم، گفتوگویە تەلەفۆنی. وانەی بیستەم، گفتوگۆی تەلەفۆنی، واتە قسەکردن بە تەلەفۆن. بەشی یەکەمی گفتوگویە یەک یا گفتوگوی اول، واتە گفتوگوی یەکەم، گفتوگوی یک. هادی میخواهد با دوستش امید صادقی صحبت کند. هادی ئەیەوێت لەگەڵ هاوڕێکەی ئومێد صادقی قسە بکات. ئەم کتێبە بە شێوازی کتێبەیە، وانەکانەرەکو پێشتر بۆ باس کردوون، بەڵام لەگەڵ شێوازی کتێبەکە من شێوازە بازارەکەتان پێڵێم، بۆیە ئاگاداری ئەوە بن کاتێکە شتێک دووبارەکەم واتەوە بازارێکێتی. ئێستا هادی میخواهد با دوستش امید صادقی صحبت کند، بازاره بێ بە چی؟ هادی میخواد با دوستش امید صادقی صحبت کنه. باشە، ئەوان ئەو دالە بۆ زمانی نووسینە، بەڵام لە کاتی قسەکردنا لای ئەبەن بەکاری نایێن. باشە، دێنە سەر گفتوگۆکە. ئەڵێ مرد واتە پیاو. ئەو شێوازەی کە نووسراوە مرد، وەکو ئەزان لە فارسیە فەتحە و کەسرە و زەممە هەیە، بەڵام نانووسرێ، بۆیە ئاگادار بن. بۆ نمونە ئێستا ئەم نووسینە کە نووسراوە مرد کە بە مرد دەخوێنرێتەوە واتە پیاو، بەڵام هەنێک کات هەر ئەوها ئەنووسرێن نووسینەکەی، بەڵام لە کاتی دەربڕی ناڵێ بە مرد واتە مرد. باشە، ئێساڵە چی؟ مرد. بەڵێ بفەرمایید. بەڵێ فەرمون. هادی ئەڵێ چی؟ سلام، منزل آقای صادقی؟ سڵاو، ماڵی ئاغای سادقی؟ مرد پیاوەکە ئەڵێ چی؟ نه، اشتباه گرفتی. نه، اشتباه گرفتی. واتە نەخێر، بە هەڵە پەیوەندیەکەتان وەرگرتووە. باشە، زۆر گرنگە لەگەڵ وانەکەیە لەبەر خۆتانەوە وشەکان دووبارەکەنەوە، شێوازی دەربڕینەکەی دەرببڕن. بۆنە من ئەڵێم نه اشتباه گرفتین، کە لە کتێبەکە نووسەوە نه اشتباه گرفتید. ئەمن بازارەکەتان پێڵم. باشە، هەڵدەن ئەو دووبارەیکەنەوە. بێنە سەر بەشی دووهەم، گفتوگوی دو. گفتوگوی دوم. هادی با منزل آقای صادقی تماس میگیره و با برادر امید صحبت میکنه. واتە هادی پەیوەندی بە ماڵی ئاغای سادقی و ئەکات، پەیوەندی بە ماڵەوەیان ئەکات و قسە لەگەڵ ئومێد دەکات. ئومێد برای ئاغای سادقی. با بزانین چۆن تەلەفۆن بۆ کەسێکەکەی یاخود چۆن وەڵامی پەیوەندیە دیتەوە بەچی؟ بە زمانی فارسی. ئەمین جوابێتەوە. ئەمە هادی پەیوەندی ئەکات بە ماڵەوە، ئەو کەسی کە تەلەفۆنەکە هەڵەگرێت ئەمینە. تۆ عادەتەن کە تەلەفۆن و بۆیە پەیوەندی و پێوەکرێ کە وەڵامی تەلەفۆنەکەیتەوە ئەڵێ بەڵێ فەرموو، بەڵێ. باشە، ئەمین کە پەیوەندیەکە لەگەڵە چی؟ بەڵێ، واتە بەڵێ. هادی ئەڵێ چی؟ ئەلۆ، منزل آقای صادقی؟ ئەلو، ماڵی ئاغای سادقی؟ ئەمین ئەڵێ چی؟ بەڵێ بفەرمایید. بەڵێ بفەرمایید، واتە بەڵێ فەرموو. هادی ئەڵێ چی؟ سلام، من هادی هستم،
دوست امید سلام من هادی هستم. دوست امید خوی الحسنه. با نمونه تو چی؟ سلام من محمد هستم. دوست امید با سلام من آزاد هستم. دوست امید اوها هالدن لای خوتانو اورستانه دوباره کنم. امین آله چی؟ سلام حال شما خوبه؟ سلام حال شما خوبه؟ سلام حالی ایو باشه؟ هادی آله چی؟ ممنونم. میتونم با امید صحبت کنم؟ میتونم با امید صحبت کنم؟ واتە سوپاس دەکەم ئەتوانم لەگەڵ ئومێد قسە بکەم. چێکە لە کاتی قسەکردنی فارسیە بۆی تۆزێک قسەکردنەکە و نزیک بێ لە فارسەوە وەکو خۆیان دەری بپڕی و بە خۆمان نەزانین فارس ناسک قسەکەن. چێک ئەوە ناڵێن صحبەت کنم، ئەوە ناڵێن ئەڵێ صحبەت کنم، صحبەت کنم، صحبەت کنم. باشە ئەو حائە هەر دەری نابڕن. باشە ئەڵێ صحبەت کنم. باشە ئەڵێ چی وتمان؟ ممنونم. میتونم با امید صحبت کنم؟ سپاس دەکەم. ئەتوانم لەگەڵ ئومێد قسە بکەم؟ دواتر ئەمین ئەڵێ چی؟ امید رفته بیرون. امید رفته بیرون. امید ڕۆشتۆتە دەرەوە. با موبایلش تماس بگیرید. با موبایلش تماس بگیرید. بە بازاری ئەڵێن چی؟ به موبایلش زنگ بزن. باشە به موبایلش زنگ بزن. یاخود بە نووسینەکە ئەڵێ چی؟ با موبایلش تماس بگیرید. یان ئەتوانی بڵێ به موبایلش زنگ بزن. واتە ئومێد ڕۆشتۆتە دەرەوە پەیوەندی بە مۆبایلەکەیەوە بکە. تەلەفۆن بۆ مۆبایلەکەی بکە. هادی ئەڵێ چی؟ تماس گرفتم اما در دسترس نبود. تماس گرفتم اما در دسترس نبود. در دسترس نبود. ناڵی در دەسترس نه دەسترس تاکە دەری نابڕی سووکیەکەیتەوە لەسەر زمان. باشە تماس گرفتم اما در دسترس نبود. پەیوەندیم پێوە کرد بەڵام لەبەردەست نەبوو. دواتر ئەڵێ چی؟ میشه وقتی اومد بهش بگید. میشه وقتی اومد بهش بگید. ئەکرێت کاتێک هات پێی بڵێن. باشە با من تماس بگیره. با من تماس بگیره. واتە پەیوەندی بە منەوە بکە. یاخود ئەتوانی بڵێ چی؟ بهم زنگ بزنه. بهم زنگ بزنه. واتە تەلەفۆنم بۆ بکات. بازاڕی ئەڵێن بهم زنگ بزنه. واتە تەلەفۆنم بۆ بکات. ئەمین ئەڵێ چی؟ بله حتما پیام شما رو بهش میرسونه. بەڵێ بە دڵنیاییەوە پەیامەکەی ئێوەی پێ ئەگەیەنم. باشە ئەمە تا ئێرە لە هەر شتێک لەوە تێنەگەشتن ئەتوانن لە کۆمنتە لە یوتیوبەکە بپرسن، ئەتوانن لە تەلەگرامەکەش بپرسن کە لە کۆتایی ڤیدیۆکەیە ئایدی و شتەکانم بۆ داناون. بڕۆینە سەر بەشی دواتر. گفتگوی سه. امین پیام هادی را به امید میرساند و امید با هادی تماس میگیرد. و بازارکی ئەڵێ چی؟ ئەبێ بەچی؟ امین پیام هادی رو به امید میرسونه و امید با هادی زنگ میزنه به هادی. با هادی تماس میگیره. نمیگن میگیرد، میگیره. یا امید به هادی زنگ میزنه. آها. بابزانین چیه به؟ لگفتگوکەیە. گفتگوکە لە نێوان زەهرا امید. باشە لە نێوان زەهرا و امید. ئەڵێ چی؟ زەهرا وەڵامی تەلەفۆنەکەیەتەوە ئەڵێ بفرمایید. فرمون. امید ئەڵێ چی؟ سلام میتونم با هادی صحبت کنم؟
میتونم با هادی صحبت کنم؟ سڵاو ئەتوانم لەگەڵ هادی قسە بکەم؟ زەهراڵێتی سلام ببخشید شما سڵاو ببورن ئێوە سڵاو ببورن ئێوە ئومید دەڵێ چی؟ ئومید هەستم ئومێدم زەهراڵێتی یەک لحظه گوشی لطفاً یەک لحظه گوشی لطفاً واتە بخوری خوێنەها یەک تۆز بوەستە یا یەک دەقە بوەستە لەسەر خەت تکایە ئومید دەڵێ چی؟ مامنونە ئومید دەڵێ سوپاس دەکەم دواتر هادی و ئومێد گفتوگۆیە هادی دەڵێ چی؟ ئەلۆ سلام ئەلو سڵاو ئومید دەڵێ چی؟ سلام خوبی؟ پیامت رو گرفتم چند بار زنگ زدم سڵاو باشی؟ پەیامەکەتم وەرگرت یاخود پەیامەکەت بە من گەشت چند بار زنگ زدم واتە چەند جارێ پەیوەندیم پێوە کردی ئەمما جواب ندادی بەڵام وەڵامم نەدایەوە سێگە ئەمما جواب ندادی واتە بەڵام وەڵامت نایەوە ئەتوانی بڵێ چی؟ وەلی جواب ندادی وەلی و ئەمما ئەو دوانە ئەتوانی بەکاربێنی لە جیاتی بەڵام دواتر دەڵێ چی؟ بعد روی پیامگیر برات پیام گذاشتم دواتر لەسەر نامەی دەنگی ئەوەی کە لە پەیوەندی بە کەسێکەوەکەی دواتر نامەیەکی دەنگی بۆ جێدێڵی ئەوە پێڵێن چی؟ روی پیامگیر واتە پەیام جێهێڵی نامە جێهێڵی بۆ کەسێک کە وەڵامی ناوەتەوە ئەڵێ پەیامم بۆ داناوی واتە نامەم بۆ داناوی برات پیامک هم فرستادم نخوندی ئەڵێ نامەشم بۆ ناردی نامە پەیامک باشە نەخوندی واتە نەخوێندۆتەوە نەخوندی بە شێوازی پرسیاری ئەڵێواتە نەخوێندۆتەوە ئەمەش گفتوگۆکەی نێوان هادی و ئومێد بڕۆینە سەر بەشی دواتر کە لە خوارەوە وێنەکەی داوە سلام هادی خوبی تماس گرفتم اما خونه نبودی به تلفن همراهت هم زنگ زدم اشغال بود لنامەکەی نووسیوێتی چی ئومید سڵاو هادی باشی تەلەفۆنم بۆ کردی بەڵام لە ماڵ نەبووی به تلفن همراهت هم زنگ زدم اشغال بود واتە تەلەفۆنم بۆ مۆبایلەکەش کرد بەڵام مەشغوڵ بوو اشغال بود واتە مەشغوڵ در دسترس نبود واتە لە بەردەستا نەبوو بینە سەر ڕاهێنانەکان ئێسەی تر کاتی ئێوەیە پاسخ مناسب را انتخاب کنید واتە وەڵامی گونجاو هەڵبژێرن باشە کاتێک یەکەم کەسێک پەیوەندیەکە ئاڵێ چی مانزل ئاغای ئەحمەدی تۆ لە وەڵام ئاڵەی چی وەڵامەکە ئەبێ خۆتان بیدەنەوە باشە خۆ یەکەمی شکار کردووە وەڵام داوەتەوە ئێوە ئەڕۆن بۆ وەڵامەکانی تر ڕاهێنانی دووەم دۆرە ڕۆژێ دۆرۆز خات بکەشین واتە بە چواردەوری وشەی ڕاست بازنەیەک بکێشن باشە 1 2 3 4 5 تا کۆتایی وەڵام بنەوە ئەگەر نەتانزانی لە کۆمنتە لێم بپرسن دواتر ڕاهێنانی سێیەم گفتوگوهای تلفنی زیر را با توجه به ابتدای واژه ها کامل کن ئەڵێ گفتوگۆی تەلەفۆنیەکەی خوارەوە بە سەرنجدان لە سەرەتای وشەکان تەواو بکەن واتە بۆشایەکان پڕەکەیتەوە بەوەی کە لە پێشەوە چی نووسراوە لە دوایەوە چی نووسراوە و کاتە زانی ئەبێ چی بڵێ بە چی بۆشایەکان پڕکەیتەوە چوارەم لێگەڕێن پێنجەمیش لێگەڕێن چونکە ئێوە سیدەکەتان لە بەردەستانە بەشی
چوارەم مرور واتە پێداچوونەوە. ئەمەیان پێداچوونەوەی ئەوانانەی پێشووترێکی خوێندومانە. بۆیە تکایە ئەگەر وانەکانی پێشووتان نەخوێندووە بڕۆن لە سەرەتاوانەکان بخوێنن و پێداچوونەوەکەی بۆی پێداچوونەوەکەی بزانن. باشە؟ یەکەم هەڵبژێرن ئەڵێ بەرای هەر تاسویرێک گفتوگو بنویسیت، واتە بۆ هەر وێنەیەک گفتوگۆیەک بنووسن. ئەوە ئاسانە گەر وانەکانی پێشتان خوێندە بێ. دواتر ڕاهێنانی دووەم ئەڵێ کۆدۆم گۆزینێت دەرۆستاس علامات بزنین. کام هەڵبژاردە ڕاستە نیشانەیەکی لێدە. ڕاهێنانی سێم در جدول زیر 5 عبارت مربوط به عذرخواهی کردن و تعارف کردن را پیدا کنید و بنویسید. دو واژه اضافه است. ئەڵێ 5 وشەی داوای لێبوردنکردن و خوڵککردن بدۆزنەوە و بینووسن. 2 وشە زیادەیە. باشە. ڕاهێنانی چوارەم حروفی که اضافه هستند را حذف کنید و واژه مناسب را پیدا کنید. ئەڵێ ئەو پیتانەی کە زیادەیە بیسڕنەوە لای بن و وشەی گونجاو بۆ بۆشایەکان بدۆزنەوە. ئەڵێ دەتراڵێ 5م صحبت کنید نظر شما درباره تعارف کردن در بعضی از فرهنگ‌ها چیست؟ ئەڵێ قسە بکەن ڕای ئێوە سەبارەت بە خوڵککردن لە هەنێک لە کولتورەکانە چییە؟ دواتر ئەمەیان لێگەڕێن چونکە ئێوە سیدەکەتان لا نییە، ئەوەشیان لێگەڕێن. 8م ئەڵێ بخوانید واتە بیخوێنەوە. متن زیر را بخوانید و به پرسش‌های آن پاسخ دهید. واتە نووسینەکەی خوارەوە بخوێنەوە و وەڵامی پرسیارەکانی خوارەوە بدەنەوە. بەشی 5م حوزەی 5 زبان بۆ وانەی داهاتوویینە سەری. تکایە ئەمەش زۆر گرنگە لەوانەکانە لەگەڵمان بن و بیرتان نەچێت کە یوتیوبەکەمان چەنەڵی یوتیوبەکەمان بۆ هاوڕێکانتان بنێرن و سەردامینی تەلەگرامەکەمان بکەن کە لینکەکەتان بۆ دانێم و لە کۆتایی ڤیدیۆکەشە ناونیشانەکەتان بۆ دانێم. تکایە لەگەڵمان بن بۆ ئەوەی بە جوانی فێر بن. تاوانێکی در خواهتان لگل. لطفاً فراموش نکنید برای یادگیری بیشتر ما رو در تلگرام و یوتیوب همراهی کنید. در تلگرام @محمد فارسی 97، در یوتیوب @محمد صلاح.